سڵاوتان لەبێ هەوڕێنە خۆشەویست لەم بابەتەدا باس لە چۆنیەتی چارەسەرکردنی کێشەی لایک و کۆمنت دەکەین کە زۆربەی هاوڕێن ئێستا ئەم کێشەیان هەیە ناتوانن لایک بکەن یاخود ناتوانن کۆمنت بۆ هاوڕێکانیان بنووسن. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە پێویستیمان بە پۆکی دەبێ پۆکی لەسەر ئەکاونتی هەموو کەسێک هەیە و با بڵێ لەسەر هەموو ئەکاونتێک هەیە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەش ئێستا یەک دوو دانە تاقیەکەین و من ئەم کێشەی نییە بەڵام بۆ ئەوەی لای ئێوە ئاسان بێت و ئێوە سوود لەم بابەتە وەربگرن و بتوان کێشەکەتان چارەسەر بکەن. سێ چوار دانە تاقیەکەینەوە لێگەڵم بن بۆ ئەوەی سێ چوار دانە تاقیەکەینەوە سەرەتا ئەکاونتی کەسێک دێنین. بۆ نمونە ئەکاونتی یوسف عەبدوڵڵا دێنین لە تەنیشت مەسیجەکەوە سەهمێک هەیە کلیکی لەسەرەکەین لە اختیاری دووەم نووسراوە پۆکی کە پۆکێکەمان لێدا چاوەڕ دەکەین ئەو پۆکێکی قبوڵ کرد و دانەیەکمان لێدا دانێکتر دێنین بۆ نمونە دانەی دووەم لەسەر کاروان ڕستانەی تاقیەکەینەوە. هەر وەکوتم لە تەنیشت مەسیجەکە سەهمێک هەیە کلیک لەسەر سەهمەکە دەکەین کە هاتە خوارەوە نووسراوە پۆکی لەسەر پۆکی کلیک دەکەین کاروانش بۆ کاروانش ڕۆشت دانێکتر تاقیەکەینەوە دانای ئاخریمان لەسەر عەدنان ئێفۆیسی. هەر وەکوتم لە تەنیشت مەسیجەکە سەهمێک هەیە کلیکی لەسەرەکەین پۆکی ئێستا ئێمە سێ دانەمان تاقی کردەوە. زۆر لە برادران وتیانەکە کێشەکانیان چارەسەر نەبوونەوە بۆ هەوەی ئەوەی کە پۆکیشیان ناردووە تا هەفتا پۆکیان ناردووە چارەسەر نەبووە. بۆ چارەسەرکردنی ئەم کێشەش ئەگەر تۆ بۆ نمونە پۆکێک بۆ من بنێری ئەبێ من ئاگادار بم کە تۆ پۆکیەکت بۆ من ناردووە پۆکێکت قبوڵ بکەم و بۆ ئەوەی کە 40 دانەت ناردووە 50 دانە ناردووە هەموو ئەو کەسانە ئاگادار کەیتەوە کە پۆکیت بۆ ناردووە بۆ ئەوەی لایک نووسین و کۆمنتەکانت چالاک بێتەوە. هیوادارم ئەم بابەتە سوودی هەبێتن. خواتان لەگەڵ.